ڕێزان سڵاوتان لەبێ بۆ توێژێکی تایبەت سەبارەت بە قەیرانی ئاو لە ئێران ئەمڕۆ لە خزمەتتان داین لەگەڵ یەک لە ڕۆژنامەوانان کە بە وردی چاودێری قەیرانی ئاو لە ئێران دەکات و لەو بارەوە هەم نووسین و هەم خوێندنەوەی زۆرە و توێژ دەکەین بۆ بزانین کە بۆچی ئێران تووشی قەیرانی ئاوە ئەم قەیرانی ئاوە چۆن کاریگەر دەبێت لەسەر سیاسەتەکان و سیاستەکانی کۆماری ئیسلامی چەند یارمەتی داوە بە خراپترکردنی ڕەوشی ئاو لە ئێراندا هیچ چارەسەری بۆ قەیران ئاو لە ئێران هەیە؟ ئەم قەیرانە چۆن کاریگەر دەبێت لەسەر کوردستان و ڕەوشی سیاسی لە کوردستاندا قەیرانی ئاو چەند پەیوەندی هەیە بە سیاستەکانی دەروی کۆماری ئیسلامی و قەیرانی ئاو چۆن کێشە دروست دەکات لە نێوان پەیوەندەکانی نێو کوردەکاندا لەم دی و ئەو دیوی سنوورەوە ئەو لافاوانەی کە هاتووە چەند پەیوەندی بە سیاستەکانی ئاوەوە بووە ئەمڕۆ با سەرم تەوەرە میوانداری بەڕێز کاک ئاگری ئیسماعیل نەژاد دەکەین ڕۆژنامەوان کە لە ئۆتریشە لەگەڵمانایە کاک ئاگری بەخێر بێن ڕێز و سڵاوم هەیە کاکشید بۆ خۆتان هەروە بۆ بینەرانی بەڕێستە زۆر سپاس. کاک ئاگری وەک پرسیاری سەرەتایی چاودێران دەڵێن ئێمە لێرانە قەیرانی ئاومان هەیە وەختێ باسی قەیرانی ئاو دەکەین مەبەست چییە؟ بەگشتی ئەگەر بتە پێناسەیەکی زانستی بۆ بکەی سێ جۆر ئاو هەیە لە دنیادا ئاوی ئابی ئاوی سەوز و یا ئاوی کەسک و ئاوی خاکستەری لە ئێراندا کە دەکوترێ قەیرانی ئاو هەیە هەڵبەتە بەشێک لە کارناسانی ئێرانی کە لە بواری ئاوکاریان کردووە دەڵێن لە ئێران وەرشکستگی ئاوی هەیە چونکە پێیان وایە هەر سێک جۆرە ئاوەکە لە ئێران تووشی نەبوون هاتوون ئاوی چییە؟ ئەو ئاوەیە کە وەک چۆم و دەریا و تاڵاو ئەوانە خەڵک دەبینێ کاتە تاڵاوەکان وشک بوون چۆمەکان حجمەکان کەم بۆتەوە دەبیەکان کەم بۆتەوە ئاوەکە تووشی کێشە هاتووە ئاوی سەوز ئەو ئاوەیەکە لە ناو خاکدایە بە جۆرێک نمی خاک کاتێک کە دەبینین خاک وشک بووە و تەنانەت ئەو زەویانەی کە بەدێم دەچێڵدرێنیا ئەو شوێنانەی کە پێشتر گژوجیان لێشین دەبوو ڕێژەکەی کەم بووە ئەمە معنای ئەوەی ئاوی نمی خاک کەم بووە ئاوی سەوز تووشی قەیران هاتووە کە بە خۆی دوو قەیران ساز دەکات یەکێک لە قەیرانەکان تەسیر لەسەر ئەمنیەتی غەزایی دادنێت و قەیرانێکی تریش تەسیر لەسەر ژینگە دادنێت کە دەبینی تۆ ڕۆچوونی زەویت هەیە و هەرست هەیە لە زەویدا کەمانە هەموو کێشە ساز دەکات مەبەست هەموو ئەوانە هێمایە بۆەوەی کە بکوترێ قەیرانی ئاوی سەوز هەیە و ئاوی پەساویش کە یان ئاوی خاکستەریە ئاوی کە وەک فازڵاو دەکرێت ئەم ئاوا بۆ خۆی بۆتە قەیرانێک هەم بازیافر ناکرێتەوە هەم ئەوەی کە بە شێوەی خام لە هێندێک شوێندا ئیستفادەی لێ دەکرێت کام دەبێتە عاملێک بۆەوەی کە نەخۆشی بڵاو ببێتەوە و هەم کێشەش ساز دەکات لە سەر ئالوودەکردنی زیاتی ژینگە بۆیە وەختێکی ماوانە لە پەنای یەکتریدا دەنێن دەتوانین بڵین ئێران تووشی قەیرانی ئاو نەبووە بەڵکو ئێران تووشی وەرشکستگی ئاو بووە و ئەم وەرشکستگی ئاوا سەر ڕایەوەی کە ئاو لە دنیادا یەکێک لە ئایتێمەکانی ئەمنیەتە بەڵام ئەو وەرشکستگی ئاوا لە ئێران زۆر قەیرانەکە قوڵتر دەکاتەوە بۆچی لەبەر خاتریەوەی کە ئەگەر تۆ بێ سێدانە نەخشە لە پەنای یەکتریدا بنەی نەخشەی ڕێژەی حەشیمەتی ئێران نەخشەی ناوچە سەنعەتیەکانی ئێران و نەخشەی ناوچانەی کە قەیرانی ئاو لە ئێراندا زیاترە چونکە ئێران لە ڕووی قەیرانی ئاوەدا بەش دەکرێت بەسەر سێ بەش ناوچەی کەم ئاو ناوچەی بێ ئاو ناوچەی کە بە قەول پێی دەکوترێ توش ناوچەی فەوقی بۆحرانی پێ دەکوترێ وەختێک ئەو سێ ئایتێمە لەسەر یەکتریدادنەی متەوەجه دەبی ئەو ناوچانەی کە لە قەیرانی هەرەفراوانی ئاودان هاوکات ناوچەی سەنعەتی ئێرانن و ناوچەی پڕحەشیمەتی ئێرانیشن زۆر چاکە ڕاهەندیتر کردووە. باڵێ کاگاگری سەرچاوی قەیانەکە چییە؟ ئاماژە دەدرێت بە با بڵێن شێوازی سیاسەتەیە کە لە باسی ئاو و هەروەها بەڕێوەبردننی کۆمەلگادا دەبێ ئاماژە دەدرێت بە هۆکاری با بڵین ژینگەی واتە وشکە ساڵی ئاماژە دەدرێت بە ئەو شتێک کە پێی دەکوترێت کە شاوەرزیەکی دژە ئاو یا ئۆلگوی جەمعیەت واتە شێوازی بڵاوبوونەوەی خەڵک لە ناو جوغرافیاکەدا کامەی سەرەکی ترین هۆکاری قەیرانی ئاوە لە ئێراندا یا ئەمە تێکەڵچووی هەمووی ئەو بابەتانەیە؟ من پێم وایە سەرچاوی قەیرانەکان
هەموو یەک لەو بابەتانەیە. ئەوەی کە کشاوەرزی یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە بە تایبەتی بەو ڕێژە بەرهەمەی کە لە کشاوەرزیدا هەیە، مدیریەتی ئاو یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە، وچک ساڵی لە خۆیدا یەکێک لە سەرچاوی قەیرانە، بڵاوبوونەوەی چۆنێتی پیشای بە تایبەتی ئەوەی کە پێی دەکوتێت پیشەی دایک کارخانەکانی کە و کارخانەی دایک لە نظر دەگیرن یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە. بڵاوبوونەوەی چۆنێتی تەوسعە لە ئێراندا کە بووەتە هۆکاری ئەوەی تەمەرکوزی جەمعیەت لە هەندێک ناوچەدا بێ یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە. ڕۆشتی جەمعیەتی ئێران کە لە مەقطعێکی زمانیدا لە 6.3 دەرسەد بوو، ئەمە خۆی یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە، چونکە ئێمە لە فاستەی نزیک بە 10 ساڵدا جەمعیەتی ئێران تقریباً دوو بەرابەر بوو. ئەم دوو بەرابەربوونە بە معنای ئەوەیە کە دوو بەرابەریشی ئاو دەوێت لە هەموو ڕوویەکەوە، ئەمانە یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە. بێزگە لە ئەوە مدیریەتی ئاوی مەجازی یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە کە ئەگەر لە درێژەدا بین باسی سەرۆ دەکەم ئاوی مەجازی چییە، و خۆی ئەوەی کە ئێران ناتوانێت لە ڕووی تەکنۆلۆژیەوە مدیریەتی ئاوی خاکستەری بکات، و ئەوەش بۆ خۆی یەکێک لە سەرچاوەکانی قەیرانە. بێزگە لە ئەوە سەدسازیە بێڕەویەکان ئەوانش دەتوانێت لە خۆیدا سەرچاوی قەیران بێت، چونکە هەموو دانشی سەدسازی بازە سەر ئەوە دەکات کە لە وڵاتێک تەنیا 40% لە ئاوە سەطحیەکان دەکرێت کۆنتترۆل بکرێت، بەڵام ئێران بازە سەر ئەوە دەکات کە 70% کۆنتترۆل کردووە و هاوکار لەگەڵەوەش 90% ئیسفادە دەکات، کە ئەمە بۆ خۆی سەرچاوی جۆرە قەیران دەنێتەوە و وەزعیەتەکەی بەو حاڵەتە گەیاندووە کە هەموو معتەقدن بەوەی کە ئاو لە ئێراندا جۆرێک سەنعەتی ئاو تووشی وەرشکستگی بووە. کاکاگری بەڕێزت لە جیەکە ئاماژەت بەوەداوە کە جگە لەم فاکتانەکە ئیستا دانەدانە تیشک خستەسەری سیاستە دەرەکیەکانی ئێرانیش کاریگەر بۆ لەسەر قەیرانی ئاو، ئەکرێ ئەمە کەمێک شی بکەیتەوە مەبەستت چییە؟ بۆ ئەم شتە دەبێت دوو ئایتم لەبەر چاو بگرین. یەکیان مەسەلەی ئاوی مەجازیە. ئاوی مەجازی چییە؟ لە دەهەی 90دا دانشمەندانی ئاو هاتنە سەر و قەنەعەتەی کە بۆ بەرهەمهێنانی هەر شتێک لە دنیادا تۆ ڕێژەیەکت ئاو لازمە، بۆ وێنە بۆی کە 1 تۆن گەنم بەرهەمبێنی تۆ 1000 متری مکعبت ئاو لازمە. جا ئەگەر بێنی لە جیاتیەوە ئەو 1 تۆن گەنمە بەرهەمبێنی ئەو 1 تۆن گەنمە بکری وەکەوە 1000 متری مکعبت ئاو وارد کرد بێ، بۆ دەکوتری ئاوی مەجازی. کاتێک ڕژیم لە ناوچەکەدا خەریکی ئاژاوەنانەوەیە و لە سیاسەتێکی دەرەکی وا تەنزیم کردووە کە دژ بە هێندێک وڵاتی وەکو ئەمریکا و ئیسرائیل و ئەمانەیە ناچارن مەجبور دەبێت دوو کار بکە. یەک مەبنای تجارەتەکەی لەسەر مەبنای ئاوی مەجازی ناتوانێت دابنێت، چونکە وەختی بۆ هێنە ئێستا لە تەحریمدایە لە زۆر بواردا ناتوانێت ئایتەمی ئاوی مەجازی لە نەزەر بگرێت بۆ واردکردنی شتومەکەی. دووەمین ئایتەمیشی ناچارە هەمیشە مەجموعەیەک مەحسوولات یان مەجموعەیەک بەشێک لەو شتێک کە لە سەبەری غەزاییدا وجودی هەیە و تەسیری مستەقیمی لەسەر ئەمنیەتی غەزایی هەیە، ئەوانە وەکو کاڵای ئستراتێژیک لە نظر بگرێت. بۆ وێنە گەنم هەمیشە لە ئێراندا کاڵای ئستراتێژیکە، بۆ دابینکردنی کاڵای ئستراتێژیکیش مەجبورە فشارێکی زیاتر بۆ زەویزاری ئێران بێنێ بۆی کە گەنمێکی زیاتر بەرهەم بێنن، گەنمێکی زیاتر بەرهەم بێنن. ئۆتۆماتیکەن ئەم سیاسەتە دەرەکیەی کە ڕژیم گرتوێتیە بەر دەبێتە هۆکاری ئەوەی کە مدیریەتی ئاوی مەجازی تووشی کێشە ببێ و فشارێکی یەجگار زیاتر بێتە سەر محیتی زیست بۆ بەرهەمێنانی هەندێک شتومەک کە ئەسەن پێویست نیە لە ئێراندا بەرهەم بێت لە حاڵەتی عادیدا، لە حاڵەتی سیاسەتی نۆرماڵ و سیاسەتێکی ڕوتینی دنیایی کە وڵاتانی دنیا دەیگرنە بەر. ئەمە هۆکارە بۆەوەی کە ئێمە بڵێن کە بەڵێ سیاسەتی خارجی جمهوری ئیسلامی تەسیری هەبووە لەسەر وەرشکستگی ئاو. کەواتە بەڕای ئێوە کاکاگری وەک شارەزایانی سیاست دەرەکیش دەڵێن باسی جیۆپۆلیتیک کۆماری ئیسلامی لەم پەیوەندیەدا بە زیانی با بڵێن ئیدارەکردنی سەرچاوە ئاویەکان شکاوەتەوە. بەڵێ زۆریش بە زیانیدا شکاوەتەوە. بەڵێ کاکاگری بەنسبەتی کوردستان چی؟ هەندێک با بڵێن وەک جەنرال ئامەشدا سەد دروست کراوە بەسەر ڕووبارەکاندا کە ئەمەش بۆتە هۆی وشکەساڵی لە هەندێک لە پارچەکانی کوردستانی ئێراندا. چەند سیاسەتە ئاویەکان بە گشتی
بە زیانی کورد شکاوتەوە، واتە لە ناوچەیە دەکوترێت سەددانراوە بە خاطۆ کەشاوەرزی ئەو ناوچەیە بەهێزتر بێ. ئایا بە نسبەتی کوردستانیش تەنیا هەوڵ بۆ ئەو بۆ ڕەنگە بە هەڵا چاوداندن بە هەڵا، بەڵام هەوڵ بۆ کە کەشاوەرزی کوردستان بە دروستکردنی سەدەکان باشتر بێیانە هەوڵ دراوە کەشاوەرزی ناوچەیەکی تر بە زیانی ئاوەکانی کوردستان بەرهەم بێت؟ من دەمەوێت لێرە کاتێکی زیاترتان لێوەرگرم بۆ شیکردنەوەی باسەکەی مربوط بە کوردستانە. لە ئێستا دەکە پێکەوە قسە دەکەین 54% لە کوردستان یا خەریکی سازکردنن یان پرۆپۆزالەکان نووسراوە و ئێستا دەست بە پێنەکراوە یا بەرەو تەواوبوونە. 54% لە 4 پارێزگاکەی کوردستان و ئامانجی سەرەکیش بەپێی ئەو شتانەی کە لە بەڵگە ڕسمیەکانی جمهوری ئیسلامی داهاتووە ئامانجی سەرەکی ئەوەیە کە ئاوی سنووری یا ئەو ئاوانەی کە لە سنووری ڕۆژهەڵاتەوە دەستە ناو سنووری باشوور ئەو ئەوانە بگەڕێنرێنەوە ناو خاکی ئێران. و لێرەدا 7 ملیارد لیتری مکعب لە ساڵدا ئاو لە ڕۆژهەڵاتەوە دەچێتە باشوور، دانوێت هەر ئەو 7 ملیاردە بگەڕێنەوە. ئەمە هەموو بەڵگەی خۆیانە بڵاویان کردوتەوە، بەشێکی لە نێو کتێبەکەی حەسەنی ڕوحانی ئەمنیەتی ئابووری و ئەمنیەتی ملی و اقتصاد هاتووە ئەم ئەسنادان. ئەو 7 ملیارد لیترە دانوێت بگەڕێنەوە، بەڵام گەڕانەوەکەی چۆنە؟ بۆ وێنە پارێزگای کوردستان. ئەمە قسەی سەرۆکی ئۆستانداری پارێزگای کوردستانە، دەڵێ 90% لە پارێزگای کوردستان ساز دەکرێت. ئەم 90% ئێستا کێمە پێکەوە قسە دەکەن 1,150,000 هکتار لە پارێزگای کوردستان زەوی کشتتوکاڵ هەیە. زیاترین زەوی کشتتوکاڵ لە ئێراندا لە پارێزگای کوردستان یا پارێزگای سنایە. ئەم 1,150,000 هکتارە 10% بەراوە. دەوڵەت هاتووە حەقابەی لە دوای 90%کەش کە بەشێک لەو زەویە دەچێتە ئەو 1,150,000 هکتارە بەشێکی دەچێتە ژێر ئاوی ئەو سەدانی کە تازە سازکراون، ئاوی دەچێتە ژێر دەریاچەی ئەو سەدانەوە کە نزیک بە 30,000 هکتارە. دوای ئەوە دەڵێ من ئاوی حەقابەی 10% دەدەم بە ئێوە، یعنی 10% 1,120,000 هکتار کە لە 10% 1,150,000 هکتار کەمترە. ئاوی 10% دەدەم بە ئێوە، بەقیەی ئەویکە وەکو ئاوی ئیزافە ڕادەگوێزم بۆ ئۆستانهای بۆ ئۆستانەکانی تر. کەوایە ئەوەی کە دەکوترێ سەد لێدراوە بۆ تەقویەتی کەشاوەرزی ئەسڵ و ئەساسی نییە، چونکە کەشاوەرزیەکەی ئەو بەشەی کە دێمەکارە هەر دێمەکارە و دەمێنێتەوە، ئەو بەشەشی کە بەراوە ناڵە لە 10%ەکە زیاتر بکە. ئەوە ئاین ئاماری ڕسمی خۆیانە لە سایتی ئۆستانی کوردستانی شتێدایەتی دەتوانن بچن سەیری بکەن. دواتر بەحسێکی تر دێتە گۆڕە. ئەویش یەکەم بەحسی حەقابەیە، لە حەقابەی محیتی زیست کە بەپێی قانون دەبێت 60% ئاوێک کە وجودی هەیە لەسەر ئاوی سەرزەوی کە وجودی هەیە وەک حەقابەی محیتی زیست لە نەزەر بگیرێ. ئەو حەقابەیە چۆن دەدرێت، چۆن لە نەزەر دەگیرێ، هیچی معلوم نییە. بەحسی دووەم ئەو تۆنێل و کاناڵ و لولاکێشیانەیە کە بۆ ڕاکێشانی ئاوە دەکردێ سەدی بڵبەر 185 کیلومتر تونێلی و کاناڵ لێدراوە بۆی کە ئاوی سەدی بڵبەر بچێتە سەدی قشلاقە و لە سەدی قشلاقشەوە لایەنێ بیبەنە هەمەدان. 185 کیلومترە. ئەمە تێکدانی زەوی و تێکدانی محیتی زیست و تێکدانی ژینگەیە. بێجگە لە ئەو مۆزوعە مەسەلەیەکی تر کە دێتە گۆڕێ مەسئلەی ئاوی مەجازی لە تەوسعی پایداردا. ئەگەر ئێستا کوردستان هەر 4 پارێزگاکەی جزئی مەناتقی و دواکەوتوی ئێرانە، ئەگەر ئێمە سبێنێ بمانەوە کارخانەیەک بە فەرزی مثال کارخانەیەکی هەر شتێک دابنین لە کوردستان، بە فەرزی مثال 1,000,000 لیتری مکعب ئاوی بوێ ئەو کارخانەیە لە ساڵدا، ئێمە ناچارین ئەو 1,000,000 لیتر ئاوا یان کەشاوەرزی ئاویەکەمانی پێ تەحتیل بکەین یا لەوێ دابینی بکەین، یا ئاوی خواردنەوەی خەڵک نەدەین، یا حەقابەی محیتی زیست لە ئەو 1,000,000 لیتر لە حەقابەی محیتی زیست بگرینەوە، کە هەر سێک شتەکەی معنای ئەوەیە کە کوردستان بەڕاکێشانی ئەو ئاوانە تووشی تەوسعەی شیشەیی دێت. بەو معنایی کەیتر کوردستان لەم سەتحەی کە ئێستا هەیە
بە هیچ شێوەیەک بەرەو تەوسعی زیاتر ناچێ و نەتیجەتەن دەبێتە ئەوەی کە ئێمە لەو دۆخی ئێستادا دەمێنینەوە بە ڕاکێشانی و ئەوانە وە کاک ئاگری بەڕای ئێوە ئەمە لە واقع مەترسی گەورەی ڕاکێشانی ئاوی کوردستان بۆ ناوچەکانی تر؟ بەڵێ بەڕای من ئەوە مەترسی گەورەیە چونکە ئێمە ناکرێتەوە ئاوی خەڵکەکەت نەدەی بۆ ئاوی خواردنەوە نەدەی بە خەڵکەکەت ئەوە منتەفیە یا دەبێت کەشاوەرزیەکەت قەتع بکەیت 18% خەڵکی ئێران کەشاوەرزی دەکات بەڵام لە کوردستان و ئامارە 46%دا 46% خەڵکی کوردستان کەشاوەرزی دەکات منەگە کەشاوەرزیەکەم تعتیل بکەم معنای ئەوەیە کە دەبێت لەگەڵ مەسائلی تر وەکو حاشیە نشینی و کۆچ بۆ شارەکان بەرەو ڕوو ببمەوە ئەمەم ئامارێکی زۆر وحشت ناکات دەست لێدان لە بەشی کەشاوەرزی و سیاست گوزاریەکەی چونکە تەئسیراتێکی فوق العادە مخربی ئیجتیماعی لەگەڵ خۆیدا دێنێتەوە و مەسئلەی دووەم مەسئلەی حقابەی محیطی زیستە حقابەی محیطی زیستی کوردستان دەرنەکەوێت سبەینی ئەمە لەگەڵ کەمەکەی لەگەڵ دیاردەی وەکو ڕۆچوونی زەوی کە ئێستاکە لە دەشتەکانی هەمەدان هەیە لە منطقەی کێرمان و منطقەی ئیسفەهان و ئەوانە بە ڕۆژ دەیبینن بە ڕۆژ نەک بە ساڵ بە ڕۆژ ڕۆچینی زەوی دەبینین ئێستا ئێران لە منطقەی تاران لە جغرافیای تاراندا جغرافیای ئەوەی کە پێی دەکوتێت تهرانی بزرگ لە جغرافیای تاراندا ڕۆچوونی زەوی 17 سانتیمترە لە ساڵدا ئەمە ینی ئەوەی کە هەموو فڕۆکخانەکان هەموو بنیاتی هاتوچۆ ئۆتوبان و قەتار و ئەم بەزم و بساتە لە مەترسیدان هیچ ساختارێک بۆ ئەوە تعریف نەکراوە کە لە ساڵدا 17% زەویەکەی ڕۆ بچێت لە مەترسیدان ئەم مەترسیە دێت کوردستانیش دەگرێتەوە. کاک ئاگری هەندێک لە چاودێران ئاماژادەن بە مافیای ئاو واتە دەڵێن نەتەنها بۆ کوردستان بۆ هەموو ناوچەکان جۆرێک دروستکردنی سەدەکان و ئەو سیاستانەکە لە بواری ئاودا دانراوە تەنیا بۆ بەرژەوەندی ئابووری کۆمەڵە تایبەت کە پێدەڵێن مافیای ئاو چەند باوەڕت بەوە هەیە کە جگە لە دەسەڵات ئەو بەشە لە دەسەڵات کە وەک مافیای ئاو نایل دەبن بەرپرسیار لەم قەیرانەدا ئێوە سیر بکەن دوو دانا شوێن هەیە کاری دانانی سەد و ڕاکێشانی ئاو دەکەن یەکیان قەرارگای سازندگی خاتەمون ئەنبیایە کە سەر بە سوپای پاسدارانە یەکشیان قەرارگای قودسە کە سەر بە ئاستانی قودسی ڕەزەویە تەواوی قەراردادە ئاویەکانی ئێران لە سەد سازکردن لە کاناڵ سازکردن لە ئاوی ژێرف ئەوەی کە دەکوترێت لە عمقی 3000 متری دەیانەوێت لە منطقەی خوزستان لە منطقەی سیستان و بەلوچستان بەرداشتی بکەن تەواوی ئەوانە قەراردادەکەی لەگەڵ ئەو دوو کۆمپانیە نووسراوە و ئەگەر کۆمپانیەکی تر حزوری هەیە ئەوە کۆمپانی دەستی سێ و دەستی چوارە کەوایە ئەسڵەن ناتوانین ئەوە قبول بکەین کە مافیای ئەو وجودی نیە لە ئێراندا مافیای ئەو وجودی هەیە و ئەو مافیایش مافیایەکی ئەمنیەتیە بۆیش ئێمەی کورد دەبێت حساستر بین چون لایەک کە لەو مۆزوعەدا نەفع دەبا سوپای پاسدارانە و سوپای پاسدارانیش هەمیشە نەک کولی ڕژیم ڕوانگەیەکی ئەمنیەتی نسبەت بە کوردستان بۆ بەڵام سوپای پاسداران باڵی ئەو ڕوانگە ئەمنیەتیە بووە کە لە کوردستاندا حزوری کاک ئاگری بەنسبەتی ئەو سیاستانەی کە با بڵین لە سنوورەکان پەیرەو دەکرێت ئێمە دەزانین ئێران هەمیشە چەندین ساڵشکات لەوە دەکا کە ئاوی هیرمەند سەدی بەسەر بەسەرەوە لە ئەفغانستانە بۆیە با بڵین هامون لە بەلوچستان وشک بووە خۆی خەریکە و سیاست لە کوردستان دەکات ئەو سەدەکە بەسەر سیروان دەبەسێت و با بڵین کانیەکەی بڵ ئەو مەترسیە دروست دەکا کە بە گشتی ئیتر ئاو بەو ناوچان نەڕوات و لەوانە مەسەلەن لە کوردستانی هەرێمی کوردستان سەرچاوی ئەسڵی ئاوی دەربەندیخان ئەبەسرێت یعنی قەیرانێکی ئاوی گەورەش لەوێ دروستە بێت ئەمە چەند کاریگەر دەبێت لەسەر بە گشتی کێشەی کورد لەم ناوچەیە دوودانە چۆمی گەورە لە ڕۆژهڵاتەوە دەچێتە باشووری کوردستان یەکیان چۆمی کەڵوەیە لە منطقەی سەردەشتەوە لە قەڵات زێوە دەچێتە ناو خاکی باشوور یەکیشان چۆمی سیروانە کە لە هەڵەبجە و ئەوانەوە دەچێتە ناو خاکی باشوور چۆمی کەڵوێ 4 ملیارد متری مکعب ئاو دەباتە ناو باشوور و چۆمی سیروان 3 ملیۆن و نیم لە ساڵدا 3 ملیۆن و متری مکعب ئاو دەباتە 3 ملیارد و نیم 4 ملیارد و نیم 3 ملیارد ئێران بەو سیاستەی کە گرتوویەتیە بەر دەیەوێت ئەو 7 ملیارد و نیوە پێشی پێ بگرێت
یەکەم معنای ئەو حرەکەتە ئەوەیە کە هەرێمی کوردستان لە بەو سیاسەتانەی کە لە هەرێمی کوردستان هەیە چون هەرێمی کوردستانیش دقیقەن و قەیرانانەی ئێرانی هەیە مدیریەتی ئاوی نییە ئەسەن نازانێت کە چۆن دەبێت مەنابەی ئاویەکەی مدیریەت بکات دابەزینی ئاو لە هەولێر نزیک بە 200 میتر ئاوی ژێرزەوی دابەزیوە ئەگەر 10 ساڵەوە پێش تۆ 100 میتر چاڵاو لێ دەدا دەگەشتی ئاو ئێستا دەبێت 300 میتر لێ لە هەولێرجا دەگەیت ئاو ئەم وەزعیەتە کە ساز بووە ئەم ئاوانش کە بکشێتەوە معنای ئەوەیە کە هەرێمی کوردستان تووشی قەیرانێکی یەکجار گەورەی ئاو دێت ئەوە هیچ جێگای باز نییە سیاسەتی ئەستراتیژیکی ڕژیمیشە تەنیا بۆ ئاگاداری بینەرانتان ساڵی 93 بە پێی بەڵگەیە کە سندوقی تەوسعەی ملی ئێران بڵاوی کردوێتەوە بڕی 10 ملیارد دلار پوڵ بۆ ئەو پرۆژانە تەرخان کراوە بۆ ئەو پرۆژەیە تەرخان کراوە ساڵی 93 ئەمە هەمووی بە بەڵگە هەیە ئەو سیاسەتە ئیجرا دەکرێەوە ئەمنیەتی خۆراک و ئەمنیەتی محیتی زیست لە باشووری کوردستان بە تەواوەتی دەچێتە زێر نیسەی ئەو سیاسەتە کاک ئاگری لە سیاسەتی ئاودا ئاماژەی بە دەرگای گۆڕان دەرگای گۆڕان واتە نقطەیە کە ئیتر ناگەڕێتەوە ئیتر ناتوانین چاڕوانی ئەوە بکەیت کە بتوانی بە سیاسەتدانان ڕەوشی ئاوەکە لە ناو جوغرافیا بگۆڕی ئێران چەند دوورە لەو نقطەوە واتە ئێوە پێتان وایە ئەوە گەیشتین بە دەرگا و با بڵێن ئاستانەی گۆڕانەکە یا ئێشتا ئەگەر بە شێوازێک چاکسازی لە سیاستەکانە پێک بێت لە شێوازی کە شاوەرزێ لە شێوازی سەر دروستکردندا دەستی مافیای ئەو کوڵ بکرێتەوە ئێشتا شانسی ئەوە هەیە کە بگەڕینەوە بە با بڵێن سیاسەتێکی پایەدار لە بابەتی ئاودا ئەمە من پێم وایە قابلی کۆنترۆڵە منتها ئیسلاحێکی چەند ڕەهەندی دەبێت مدیریەتی ئاوی دەوێت مشارکەتی خەڵکی دەوێت لە هەموو شتێک مهمترە کاک شاید یەکێک لە کێشەکانی کە وجودی هەیە دەوڵەتی ئێران نەوتی وەکو ڕانتێکی حکوومەتی بەدەستەوە گرتووە بەشی خەڵکی لێ نادا بە معنایی کە خەڵک ئەحساسی تەسیرگوزاری بکەن کە نەوتیان هەیە لە وڵاتی خواندا لە بەرامبەردا هەندێک ڕانتی داوە بە خەڵک یەکێک لەو ڕانتانێک کە داوە ئیسفادەی بێ حەد و حەسر لە ئاوە یەکێک لەو ڕانتانەی کە داوە سیستمی ماڵیەت لە ئێران زۆر زەعیفە ناتمە سەر ئەو باسانە بەڵام ئەم کێشەیە وەزعیەتێکی ساز کردووە کە ئاو وەکو ڕانتێک لەلایەن دەوڵەتەوە دراوە بە خەڵک و خەڵک بوون بە مالکیەتی ئەو ئاوە بەبێ حەد و حەسر ئیسفادەی لێ دەکەن ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە مشارکەتی مستەقیمی خەڵکی دەوێت ناکرێت لە شمالی تاران ئێستەخرهایەکی زۆر ساز بکرێن و بە ئاوی شیرین ژەوە ئێستەخرانە ئیدارە بکرێت مافیای ئاو دەبێت دەستی کوڵ بکرێتەوە لە وەزعەکەدا سیاسەتی خارجی دەبێت ئیسلاح بکرێت لە هەموو ئەوانە مهمترە ئەگەر سیاسەتی خارجی ئیسلاح نەکرێت گەنم هەر کاڵای ئستراتژیک دەبێت بۆ ئێران ئەگەر سیاسەتی خارجی ئیسلاح نەکرێت ئەمنیەتی غەزایی ئێران هەر لەجێر تهدیددا دەبێت ئۆتۆماتیکەن تۆ دەبێت کەشاوەرزی تەقویەت بکەیت مەسەلەی ئاوی مەجازی ناتوانیت کۆنترۆڵ بکەیت مەسەلەیەکی تر دەبێت تەوسعە لە فۆرمی ئەمنیەتیەوە بێتە دەرێ تەوسعەی فۆرمی ئەمنیەتی منزور چییە ئەوانە هاتوون ساڵانێکە 100 ساڵی ڕابردوو کە ئێران بەرەو تەوسعە هاتوون ناوچەی کوردستان ناوچەی بەلوچستان وەکو ناوچەیەکی ئەمنیەتی لە نەزەریان گرتووە بە پێی سیاسەتێک کە کاتی خۆی حەمەڕەزای پالەوی پێی دەکوت شۆخم تۆخم مەنی بە ئەرتەشت لەوێ ببێ لێشیان گەڕی زەویەکان بچێڵن و هین بکەن هیچ تەوسعەیەکیان نەیەناوەتە کوردستان ئەو وەزعیەتە وای کردووە کە تەمەرکۆزی تەوسعە لە هەندێک نقاتی ئێران هەیە کە نقاتی کەم ئاوی ئێران شنەوە منطقانە توانایی نە تەوسعەیان هەیە نە جەمعیەتی زیادیان هەیە ئیسفەهانێک کە ئەو پەڕی توانای ڕاگررتنی 2 ملیۆن نەفەر زەمیەتی ئێستا 5 ملیۆن نەفەر زەمیەت تێدا دەژی لەبەر خاطرەوەی تەمەرکۆزی تەوسعە لەو منطقەی وجودی هەیە نەتیجەتەن دەبێت ئەوانە هەموو ئاڵوگۆڕی بەسەردا کاک ئاگریداوای لێ بردنەکەن حەلی ئاوی ئێران بەڵێ کاک ئاگری لە بەشی کشاوەرزی چاتی دەکوترێت کە لە ئێراندا 92% با بڵێن ئاوی خواردن ئاوێکە بۆ خواردن ئەبێت
لە بەشی کەشاوەرزی سەرف دەبێت لە حاڵەکە بۆ وێنە لە ئەمریکادا ئەمە نزیک بە 45% لەو ئاوەیش کە بۆ شکاوەرز سەرف بێت 90% دروست بەکار نایێت بەهۆی ئەو شێوازی بەکارهێنانی ئاوە. چەند پێت وایە کە لە بواری کەشاوەرزیدا پتانسیێلی چاکسازی هەیە بۆ چارەسەرکردنی قەیرانەکە؟ ئەمەلەن هیچ لەبەر خاتری ئەوەی یەکەم زەوی لە ئێران دابش کراوە تیکە تیکەیە زۆر چکۆلەیە بۆەوەی کە بتوانی سیاسەتێکی بەسەردا ئەعمال بکەی بەرنامەڕیزی زۆر تۆکمەی دەوێت. دوهەمین بابەتێک کە هەیە بەداخەوە لە فەرهەنگی گشتی ئێرانیدا وەرزێربوون کشاوەرزبوون زۆرێک ئارە تەنیا خەڵکانێک کە دەرەتانی کاریکیان نییە خەڵکانێک کە کەم سەوادن ئاموزشێکی تایبەتیان نەدیوە ئەوانە خەریکن کاری کەشاوەرزی بکەن تۆ ئەگەر بتەوێت ئەو خەڵکانە فێری ئەو بکەیت کە چۆن ئاوی بەهینە ئیستفادە بکەن و زەویەکان چۆن کچێڵن و چۆن لە کوتای ئیستفادە بکەن کە بەرداشتی مەحسوولەکان بچێت سەری هەزینەیەکی زۆری دەوێت زمانێکی زۆریشی دەوێت کە دەوڵەتی ئێران تا ئێستا من نەمدیوە لە هیچ بوارێکدا و کارانە بکات و بەحسێکی تریش کە وجودی هەیە 80% خەڵکی ئێران تەنیا سەرچاوەی ژیان و داهاتی اقتصادیان کەشاوەرزیە دەست لێدان لە بەخشی کەشاوەرزی دەتوانێت فاجعهایەکی کۆمەڵایەتی بنێتەوە کەوایە ئەگە واقعیت قبولکەین لە موقعیەتی ئێستادا شانسی ڕێفۆرم یا ئیسلاحات لە کەشاوەرزیدا من نزیک بە 0 دەبینم بەڵام دەوڵەتێکی نۆرماڵ متعاهد دەوڵەتێک کە شەهروەندەکەی بە شەهروەند بزانێ پلیان بۆ دانەنێ هەمویان وەکو یەک سیر بکە ڕەنگە بتوانێت بە شێوەی بەرنامەهایەکی درێژخایەندا لە ماوەی 10 ساڵدا و کارانە بکە من تا دەوڵەتی جمهوری ئیسلامی دەوڵەتێکی نۆرماڵ نییە نە نۆرماڵە بۆ بەرامبەر بە ناوخۆی ئێران و نە نۆرماڵە لە سیاسەتی دەوڵەتیدا بۆیە ناتوانین ئومێدوار بین بۆی کە بتوانێت دەست لە ئیسلاحی کشاوەرزی بکە. کاکاگری لە کوردخایەندا باسێکەیە کە ئەو لافاوانەی کە ئیمساڵ لە ئێران بینرا لەگەڵ ئەوەی کە بۆتە هۆی پڕکردنی مەخزەنی سەدەکان بە شێوازێکی کاتی دیارە زیانێکی زۆریشی داوە لە کەشاوەرزی واتە لە لای ئەوەوە ئەو باسە سیاسی گەمارۆکانی ئەمریکا و بە گشتی ڕێگرتن لە فرۆشتنی نەوتی ئێران و قەیرانی ئاو ئەمانە هەمووی کە لا یەکدا بنین نیگەرانی ئەوەی هەیە بۆ خەڵکی ئێران کە لە کوردخایەندا تووشی قەیرانی با بڵین نەبوونی خورد و خوراک بن کاتێک کە زمینی کەشاوەرزی کە جەناب ئاماژەدا چەندێک گرنگە بۆ ئێران لەبین چووە ئەو تەناهی خۆراک چەند مەترسی دروستەکە بۆ ئێران لەم هاوینەدا و با بڵین لە چەند مانگی ڕابردوودا داوای لێبردن لە چەند مانگی داهاتوودا. من پێم وایە ساڵی 98 ساڵی قەیرانی تەناهی خۆراک لە ئێران دەبێت بۆچی سێ قەیرانی زۆر گەورە لە 20 ڕۆژی یەکەمی ساڵی 98دا سێڵاوێکی زۆر گەورە تۆ کە بەشێکی زۆر لە زەویەکانی ناوچەی خوزستان و لۆڕستان کە منبعی گەنم بوون بە جۆرێک لە بینی بردووە کل لە حملەی کردوتە سەر هێندێک پارێزگا ئەس جملە پارێزگای فارس کە بە جۆرێک لە جۆرەکان وەکو منبعی غەلە دەناسرا کەوە زەرەدێکی زۆری داوە و سەرمایەک هاتوۆتە ڕۆژهەڵاتی کوردستان و بەشێک لە ئازەربایجانی گرتوتەوە ئەم سەرمایە میوەی یان ئەو شتێکە خۆراکی درەختی کە پێ دەڵێن تقریبەن نابود کردووە تقریبەن زەرەدێکی 50% لێداوە مەجموعەی ئەمانە ئیزافە بکە تۆ بەوەی کە لە کاتی سێڵاوەکەدا چەندین بحرانی کەش هاتووە بۆ وێنەر وەختە کە سێڵاو هاتووە مەجموعەی ئەو جوجەخانانەی کە لە بین چووە 9 ملیۆن مریشک لە بین چووە 9 ملیۆن مریشک لە جوجەخاناندا بەسەری سێڵاو خنکاوە. ئێستا ئێمە لەگەڵ دوو دیاردەی کەش بەرەوڕووین دیاردەی یەکەم ئەوەیە کە ئێران لە بودجەبەندی خۆیدا دەڵێت 14 ملیارد دلار لە پوڵی فرۆشی نەوت دادنێن بۆ تەنایی خۆراک بۆ تەمین تەنایی خۆراک لە ساڵی 98دا بودجەی 98 هاتووە. ئێستا بەحس لەسەر ئەوەیە کە ئەمریکا هیچ دەوڵەتێک کە ئیجازەی پێنادا نەوتی بکرەوە عملاً ئێران بە شێوەی ئازاد ناتوانێت نەوت بفرۆشێت تامینی ئەو 14 ملیارد دلارە بە چ ڕێگایەکەوە دەکرێت ئەمە کێشەیەکی دووەمیش کە وجودی هەیە ئەرزی ملی هات داشکاوە ریال بە شدت قیمەتی هاتووە خوارەوە دەشتی زیاتریش دێتە خوارێت لە هەفتەهای داهاتوودا ریال زیاتر دەشکێت وەختێکیش ریال شکاوە ناچارن دەوڵەت مەجبورە پوڵێکی زیاتر تەرخان بکە بۆ ئەوەی کە بتوانێت
غەزایەکی زیاتر وارد بکات ئەمانە ئیزافە بکە بەو سیستمی گەندەڵیەی کە لە ناو ڕژیمدا وجودی هەیە بۆ وێنە مەسەلەن چەندین تاجری گۆشت هەر لەم فاسلەیەدا هاتوون لەسەر تلویزیۆن قسە دەکەن دەڵێن کاکە ئەمە گۆشت کیلۆی بە 27,000 تمەن وارد دەکرێت کیلۆی بە 40,000 تمەن دەبێت بفرۆشترێ بەڵام کیلۆی بە 120,000 تمەن دەفرۆشت ئەگەر وایە چونکە ئەم ساڵی قەیران لە نێو کشاوەرزی ئێراندا بووە و چونکە بودجا لەسەر بەشی تەنایی خۆراکەکەی لەسەر فرۆشی نەوت دامەزراوە و چونکە ئەرزی ملی واتە ڕیال زۆر داشکاوە و زیاتریش دادەشکێ لە بەرابەر ئەرزەکانی تردا ساڵی 98 ساڵی قەیران لە خۆراکدایە بەڵام بۆ معنایە خۆراک نامێنێ بەو معنایە تەوەڕۆم لە خۆراک چەند بەرابەر دەبێت هەر ئێستا تەوەڕۆم لە خۆراک 8.2 یعنی تەوەڕۆمی مانگانە شیبی تەوەڕۆمی مانگانە 8.2 یعنی ئەگەر تۆ ئەو ساڵ مانگی ئسفەند بای 100,000 تمەن شت کڕیبێ وەک خۆراک بۆ بنەماڵەکەت لە مانگی فەروەردیندا مەجبوری هەر هەمان شت بە 108,000 تمەن بکڕی ئەگەر وایە شیبی تەوەڕۆم لە ئەو چەند مانگەدا بە شدت زیاتر دەبێت و ئەمە باعیسی مۆزوعاتی وەکو سوئی تەغزیە و حتا برسێتی لە دەهەکای خوارەوەی جامعە بە تایبەتی لە داهەکی 1 و 2 جامعەدا کاکاگری ئەگەر بکوێ بە کورتی وەک ڕەنگە پرسیاری کۆتایی چەند با بڵێن زانیاری لە خەڵکدا هەیە بە نسبەتی جددیبوونی ئەم قەیرانە کە هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤ لە ئێران دەخاتە ژێر کاریگەری خۆی وەخستوێتی تا ئێستا هەندێک لە پسپۆرانی بواری ئاو ژینگە دەڵێن ئێستا خەڵک جۆرێک ئاگاهی و زانیاری لە بەتەوە هەیە بەڕای ئەوە ژوایە بەڕاستی خەڵک دەزانێت کە چەند قەیرانەکە گەورە و جددیە بۆ ژیانی خۆیان من پێم وایە ڕێژەی زانیاری گشتی خەڵک لەسەر قەیرانی ئاو و لەسەر قەیرانی خۆراک کەم ڕێژێکی یەجگار کەمە لەبەر خاتری چی لەبەر خاتری ئەوەی کە منبعی ئەفکاری عمومی ئێران تلویزیۆنەکانی دەرەوەی ئێرانن بە تایبەتی تلویزیۆنە فارسیەکان و مشەخەسی مەنۆتۆ و BBC و ئەوانەش وەختێک کە دێن بازە سەر مەوزوعی ئاو دەکەن زۆر مەوردی و هەدەفدار باسی لەسەر دەکەن سێڵاوێکی گەورە دێت نزیک بە 9 ملیۆن نەفەر خەڵک ئاوارە دەبێت BBC لە جیاتیەوەی باز لەسەر کارتێکەری ئەم ئاوارانە بکات دێ بەرنامە چەند بەرنامە لەسەرەوە دەگرێت 100 سازکردن باشە یا خراپە یعنی ئەمە وەکو جۆکێک دەچێت ئەم جۆرە بەرنامەیە ئەوش لە کاتێکدا کە 9 ملیۆن نەفەر خەڵک ئاوارە بووە ئەم دێ 100 سازکردن باشە یا خراپە بۆەوەی کە قازانجی ئەو باش و خراپەی 100 بچێتەوە جیرفانی فلان کۆمپانی کە سەر بە سوپای پاسدارانیە سەر بە قراگای بە ئاستانی قودسی ڕەزەویە کە ئەو شێوە مدیریەتە ڕەسانەیەی کە وجودی هەیە لە نێو ڕەسانە فارسیەکاندا وەزعەتێکی کردووە کە ئاستی زانیاری خەڵک زۆر لە خوارەیە و لە نێو خەڵکی ئێرانیشدا ئاستی زانیاری کوردستان زۆر لە خوارترا چون بەشێک لە خەڵکی ئێران بە تایبەتی خەڵکی ناوەندی ئێران وەکو خەڵکی کەرمان و یەزد و شیراز و ئیسپانوانە ڕاستەوخۆ لەگەڵ بێئاوی بەرەو ڕوو بوون بۆیە ڕۆشتون و دوای کەوتون هێندێک زانیاریان لە شوێنی کە غەیری ڕەسانەکان وەرگرتووە بەڵام خەڵکی کوردستان چونکە ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ بێئاوی و کەم ئاوی و نەبوونی ئاو بەرەو ڕوو نەبوون وەزعەتێکی کردو وەختێک تۆ باسی ئاو دەکەی ئەوان پێیان وایە باسی باران دەکەیت و پێیان وایە دەڵێ جاخۆ ساڵ بارانێکی باش باری ئاوی چی یعنی ئەم قسەی من لە کەسێک بیستووە کە مەدرەکی دکتۆرای لە زمینەی کەشاوەرزیدا لە ئێران وەرگرت زۆر سپاس کاک ئاگری ئیسماعیل نژاد ڕۆژنامەوان لە ئۆتریشەوە زۆر سپاس بۆ بەشداریتان لەم و توێژ تایبەتە سەبارەت بە قەیرانی ئاو لە ئێران و لە کوردستاندا زۆر سپاس بۆ ئێوە و کاتێکی خۆشتانە بێت و ڕێز و سڵاو و حرمەتم هەیە بۆ بینەرانتە سپاستانەکەم زۆر سپاس بۆی ئازیزیش کە تا کۆتایی ئەم و توێژ تایبەتە لەگەڵمان نابوون سەبارەت بە قەیرانی ئاو لە ئێران و لە کوردستاندا تا بێگەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن